سەر حرامکردنی کڕین و فرۆشتنی پسوڵەی گەنم دکتۆر عیرفان ڕەشید گوتەبێژی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانی. بۆچی ئەم مامەڵەیە حرامە؟ بۆ نادروستە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرە بەڕێزەکانی کوردستان 24. لە ڕاستیە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان تاکە وەڵامگۆی پرسە شەرعیەکانە لە هەرێمی کوردستانە و هەر بابەتێک کە بێتە پێشەوە بابەتەکە پێویستی بە وەڵامی شەرعی هەبێ. ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان وەڵامی هەموو ئەو پرسیارانە ئەداتەوە و وەڵامگۆی پرسیارەکانە. ئەم بابەتە ئێمە لە هەر بابەتێکی مامەڵەدا پێویستە ڕەچاوی چەند شتێک بکەین. یەکەم، قۆرەخکاری ڕۆڵ و دەوری نەبێتیایە و غەش و فێڵکردن بوونی نەبێتیایە، چونکە غەشکردن و فێڵکردن و قۆرەخکاری ئەبێتە هۆی داڕمانی لایەنی ئابووری لە هەر شوێنێکی سەر ڕووی زەویە هەبێ و بە دڵنیاییشەوە لە هەرێمی کوردستانیشە هەر مامەڵەیەک بکرێتەوە فێڵی تیابێ و غەشی تیابێ ئەبێتە زەرەرێکی گەورە بۆ لایەنی ئابووری لە هەرێمی کوردستانە. ئەم بابەتە کە ئێمە سەرنجمان داوە ئەبینین هەندێک کەس کەوا جوتیار نییە و زەوی کوشت و کاڵی نییە پێداگرێ لەسەر ئەوەی لە ڕێگەی بەرتیلەوە یا لە ڕێگەی واستە و کەسی ناسراوەوە پسوڵەیەک بۆ خۆی وەربگرێ، ئەو پسوڵەیە بفرۆشێتەوە کە دوور و نزیک هیچ پەیوەندی بە کاری جوتیاری و کاری کوشت و کاڵیەوە نەبێ. لە ڕاستیە هەر کەسێک دەست بەرێ بۆ کارێک بکە کە خاوەنی ئەو کارە نەبێ و پسپۆڕی لەو کارەدا نەبێ، ئەو کارە لە ڕووی شەریعەتی پیرۆزی ئیسلامەوە بۆ ئەو کەسە حرامە و زەرەریش ئەدا لەو کەسانەی کەوا فیعلەن جوتیارن و بژێوی ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان لەسەر جوتیاری و لەسەر کشت و کاڵە. بۆیە ئێمە لە دوای بەدواداچوونی ئێمە بۆ ئەو بابەتە گەیشتینە ئەو قەناعەتەی کەوا هەر کەسێک کە جوتیار نەبێ یاوە زەوی کشت و کاڵی نەبێ هەر پسوڵەیەک وەربگرێ یا بچێ لە دەرەوە گەنم بهێنێ لە ژێر ناوی بازرگانیکردن بە گەنم کە گوایە ئەو جوتیار بێ، ئەو مامەڵەیە حرامە و دروست نییە و زەرەرێکی گەورەی هەیە بۆ ئەو کەسانی کەوا بە فیعلی جوتیارن و بە فیعلی کاری فرۆشتن و کڕینی گەنم ئەکەن لە هەرێمی کوردستانە یاخود چاندنی گەنم ئەکەن و پاشان فرۆشتنەوەی زەرەرێکی گەورەیان لێدا. باشە دکتۆر، ئەگەر جوتیارێکی کارا بوو، پلانی هەبوو بەرهەمێکی زۆر بچێنێ، بەڵام بەرهەمەکەی باڵێ گەنمێکی زۆر بچێنێ و بەرهەمەکەی کەم بوو، ئەتوانێت لە جوتیارێکی کارا پسوڵە بکرێتەوە؟ ئەسڵ وایە هەر جوتیارێکەوە بەرووبوومی هەبێ بەقەدەر بەرووبوومەکەی خۆی مامەڵەی لەگەڵدا بکرێ. ئەگەر جوتیارێک بۆ نمونە داهاتی لە ڕووی کشت و کاڵیەوە کەم بێ، پێویستە لایەنی پەیوەندیدار بە ئەندازەی هیلاکی و ماندووبوونەکەی مامەڵەی لەگەڵا بکە، نەک ڕێگەی پێ بدەین لەبەر ئەوەی کە ئەو داهاتی کەم بووە یاخود کەمی چاندووە، بەڵام ڕێگەی پێ بدەین بڕوا لە کەسێکی ترکەوە تۆوێکی زۆری چاندووە یا زەویەکی زۆری بەرفراوانی لە بەردەستایە پسوڵەیەکی تر بکڕێتەوە، چونکە لەکردنەوەی دەرگای کڕین و فرۆشتنی پسوڵەدا گرفتی غەشکردن و گزیکردن دروستە بێ. بۆیە حەق وایە لایەنی پەیوەندیدار تەماشای ڕەنج و ماندووبوونی جوتیارەکان بکە. هەر جوتیارێکەوە زەوی زۆرترە، زەحمەتی زۆری کێشاوە، بەرووبوومی زۆرترە، مامەڵەی لەگەڵا بکرێ وەکو هیلاکیەکەی خۆی، وەکو زۆر چاندنەکەی خۆی، وەکو زۆر بەرهەمبوونەکەی خۆی، و هەر جوتیارێکیش پانتایەکی کەمتری هەیە لەو وە گەرمی کەمتر چاندووە، بەرووبوومی کەمترە، بەو شێوەیە مامەڵەی لەگەڵا بکرێ. ئالێرەدا منافەسەیەکی شەریف و پێشبڕکێیەکی مبارەک دروستە بێ کە جوتیارەکان چاو لە کەسانێکی تر بکەن کەوا هەوڵ و زەحمەتیان زۆرترە، ڕەنجیان زۆرترە، ئەوانش بتوانن لە ساڵی داهاتووە زیاتر هەوڵ بدەن، زەوی زیاتر وەربگرن و کشت و کاڵی زیاتر و چاندنی زیاتر بکەن. بۆیە بەڕەوامان نەزانیوە ئەگەر کەسێک بەرووبوومی کەمتر هەبێ بڕوا ڕێگەی وەرگرتنی پسوڵە لەو کەسانەی کە بەرووبوومیان زیاترە وەربگرێ، بڕوا لە شوێنێکی تر گەنم بهێنێ بیفرۆشێتەوە بە حکومەتی مەرکەزی یا بە حکومەتی هەرێمی کوردستان، چونکە لە ڕابردووە کەسانێک هەبوون ڕۆشتون گەرمی خراپتریان هێناوە لە دەرەوەی هەرێمی کوردستان کڕیویانە داخڵیان کردووە فرۆشتویانەتەوە کە سەرنجام
هاوڵاتی زەرەری لێەکە. بۆیە کردنەوەی ئەو دەرگای کڕین و فرۆشتنی پسوڵەیە نەک هەر لە بواری چاندن و کشت و کاڵا، بەڵکو لە بوارەکانی تریشدا ئێمە پێشتریش ڕامان گەیاندەبوو ئەو شەکانەی کەوا ڕەسیددار نین لە کاتێکا بانکەکان پارەیان نەبوو، ئەو کاتێش ئەومان قەدەغە کردوتمان ئەوە حرامە، چونکە بە ڕەچاوکردنی جۆرەکانی چەک وە خوێندنەوەی ئیقتصادی ئیسلامی بۆ چەک ئەوانەشمان هەر قەدەغە کردبوو. چ جای ئەوەی ئەو چەکانەی کەوا ئەمڕۆ یاخود ئەو پسوڵانەی کەوا ئەمڕۆ لە ناو بواری کشت و کاڵیا بوونیان هەیە وتومانە هەر کەسە و لە ڕێگە و شوێنی خۆیەوە بەکاری بهێنێت کێ زۆرتری هەیە مامەڵەی لەگەڵا بکا لایەنی پەیوەندیدار و زۆرتری پێ ببەخشێ وەکێ کەمتری هەیە بەقەدەر ئەندازەی کەمیەکەی خۆی. زۆر باشە دکتۆر گیان، ئەم فتوایە لە بەرژەوەندی کێدایە و کێن ئەوانەی کە ئەم فتوایە بەکارێ؟ ئەم فتوایە لە ڕاستیە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی گشتی کە ئێمە ئەمانەوێ هەرێمی کوردستان هەرێمێکی موەسسەساتی و دامەزراوێیی بێ، هەموو دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە بەڕێو شوێنێکی شەرعی و یاسایی بڕوە و بە قازانجی هاوڵاتیە کە ئێمە ئەمانەوێت تاکێکمان بێت ئەو تاکە لەسەر ئەساسی دەستپاکی لەسەر ئەساسی بەرهەمهێنانی زۆر چاک پەروەردە بکەین و تاکێک پەروەردە نەکەین کە بیر لە غەش بکاتەوە پێش ئەوەی بیر لە بەرهەمهێنانی باشترین بەرهەم بکاتەوە. بۆیە فتواکەی ئێمە لەسەر ئاستی دەوڵەت و هەرێمی کوردستان بە قازانجی هەرێمی کوردستان ئەشکێتەوە و بە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەشکێتەوە و بە قازانجی جوتیارەکانیش ئەشکێتەوە. ئێمە ئەمانەوێت جوتیارێکی چالاک و دەستپاک و ئەمینمان هەبێ، ئەمانەوێ هاوڵاتیەکی دەستپاکمان هەبێ، ئەمانەوێ دامەزراوەیەکی دەستپاکمان هەبێ کە شتێک بە ناوی غەش و فێڵکردن وجودی نەبێت، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمومانی ئاگادار کردوتەوە لە فەرمودەیەکی دروستیا فەرمێ من غەشەنا ئەو من غەشە فەلەیسە منا ئەو فەلەیسە منی. هەر کەسێک لە بابەتەکەی خۆیان غەش و گزی و فێڵ بکە ئومەتی من نییە. بۆیە لە بواری اقتصادیشە ئابووریە ئەبێ ئێمە تاکێک پەروەردە بکەین، ئەو تاکە بیر لە غەش نکاتەوە، بیر لە گزی و فێڵ نکاتەوە، بەڵکو بیر لە بەرهەمهێنانی باشترین بەرهەم بکاتەوە کە پێشکەشی بکە بە تاکەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی و پێشکەشی بکە بە کۆمەڵگەی خۆمان. بۆیە بەڕاستی بە بیرکردنەوەی ئێمە و بە سەرنجدانی ئێمە ئەو فتوایە لە قازانجی هەرێمی کوردستانە و لە قازانجی دامەزراوەکانی هەرێمی کوردستانە، لە قازانجی جوتیارەکانە و لە قازانجی تاک بە تاکی هەرێمی کوردستانە. بەڕێز دکتۆر عیرفان ڕەشید گوتەبێژی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان لە سلێمانی و لەگەڵ مابووی دکتۆر بەخێر بێن. سوپاس بە ئامادەبوونی بەڕێستە.